سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم ئەڵلقەی بەرنامەکەماندا باز لە شوێنی ڕۆمان دەکەین لە کۆمەڵگەی کوردیدا. پرسیارە ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا لە ئێستادا ئێمە خاوەنی ژانری ڕۆمانین؟ ڕۆمانێک کە خەم و ژانەکانی ئێمەی هەڵگرت بێت؟ ئایا ڕۆمانی کوردی لەکوێوە خزمەتی کۆمەلگای ئێمەی کردووە؟ مێژووی بۆ گێڕاوینەتەوە یاخود لە واقع دواوە؟ ئایا ڕۆمان بۆ ئایندە دەتوانێت چی بکات؟ دەتوانێت بەشدار بێت لە دروستنی قوارەیەکی تایبەت بە کورد؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. طبعا بۆم پرسیارێ بێ بگەڕێنەوە سەر ئەوەی کە ئایا ڕۆمان خودی ڕۆمانژانی ڕۆمان چیەوە لە شێوە هاتووە؟ ڕۆمان سیمای شارستانیەتە یان سیمای ئەو کۆمەڵگایانەیە کە بەرەو مۆدێرنە ئەڕۆن. بۆ نمونە کە باسی مێژووی ڕۆمانەکەی نەگەڕینەوە بۆ سەدەی هەژدە. سەدەی هەژدە کە ڕۆمان لە سەردەستی دیفۆ و ڕیچاردسۆنۆمانە لە ئەنگلتەرا دروست بوو. باسی ئێوەکەن کە ئیتر وردە وردە چینە کۆمەڵایەتیەکان بەرەو پێشکەوتنە چوون و بە تایبەتی بۆرجوازیە سیمای بۆرجوازیە دەرکەوت بوو. سەدەی هەژدە کە ئەگەڕێنەوە بۆ ئەنگلتەرا ئەبینین چاپخانەیەکی زۆر، کتێبی زۆر، قوتابخانەی زۆر، باری ئابووریشی دروست لە ئارادایە. لەبەرەوە ئەبینین وردە وردە قاڵبی ڕۆمانی نوێ دروست ئەبێ لەسەر دەستی چەند کەسێکە. پێشەوە شت نووسراوە بەڵام زمانێکی پەخشان و زمانێکی ناهونەری بۆ یا با بڵێن حکایەت جێڕانەوە بووە. کۆمەڵگای ئەوسای ئەنگلتەرا کە داریسەکانیان لێکۆڵەرەوەکان باسیەکەن ئەڵێن بۆیە ڕۆمان لەوێ نادروست بووە، چونکە لە ئەنگلتەرەدا سیمای شارستانیەت تا هات بەرەو پێشەوە ئەڕۆشت و چینە کۆمەڵایەتیەکان بەرەو پێشەوە ئەڕۆشتن و خوێنەری ڕۆمان زۆر بوو. مەسەڵەن بۆ نمونە خوێنەری ڕۆمان لە لەندەنە زۆربەی زۆری ئافرەت بووە کە ئێستا لای ئێمە ئافرەت زۆر بەدەگمەن ڕۆمانە خوێنێتەوە. هەروەها چینەکانی تر هەموویان بەرەوەوە ڕۆشتن لەبەر ئەو هۆیانی کە باسم کرد، بوونی قوتابخانە و هەروەها بوونی کتێبخانەی زۆر و بوونی چاپخانەی زۆر و ئەو تێکەڵاوی لە نێوان چینەکانە دروست بوو. توانیوێتی ئینسانی تاشی ئازاد دروستکە، تاشی ئازاد دروستکە کە بتوانێت تعبیر لە ڕێی خۆی بکە. هەموو ئەوانە بوون بەهۆیەوەی کەوا ڕۆمان دروست بێت و ڕۆمان سەرتاکەی لەوێەوە دەست پێەکە. بۆ کۆمەڵگای خۆمان وەکو وتم سیمای شارستانیەتە ڕۆمان. ئەو کۆمەڵگایانی کە کۆمەڵگای شارستانی نین ئاسایی ڕۆمانیان یان ئەدەبیان یان تەنانەت شانویان لە دواوەیە. بۆ نمونێت ئێستا بەراوردی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەی بە ئەوروپا ئەبینی ئێمە لە کۆمەڵی شتا دواکەوتوین. بۆ چونکە کە باسی ڕۆمانەکەی لە دۆنکی خۆتەوە دەست پێیەکەی لە ئەسپانیاوە کە چەندە ساڵی بەسەر تێپەڕیوە، کە باسی مەسرحەکەی باسی یۆنانێکی 2009 ساڵ لەمەوە پێش کە باسی بوارەکانی ترەکەی هەمووی ئەبینی ئێمە زۆر لە دواوە بووین. بۆتم لە ساڵی 1924 کۆمەڵگای بەریتانی لە ناو لەندەنە تقریبن 70 چاپخانە هەبووە، یعنی 209 ساڵ لەمەوە پێش لا ئێمە کۆلکە خوێنەواریش نەبووە. ئەمە هەمووی ئەوە ئەگەینەکە ئێمە لە ڕۆمانە لە نووسین ڕۆمانە دواکەوتوین و ئەو بەرهەمانی کە هەمانە ڕاستیەکەی بەرهەمێکن زیاتر ئەتوانم بڵێم چاولێکەری ئەوروپایە، بەڵام ئەتوانین ئێمە ئەو بزوتنەوەیە یان با بڵێن ئەو سستیەی کە هەمانە بەرەو پێشی بەرین بەهۆی خوێندنەوە و متابعە و بینین و خوێندنەوەی ڕۆمانی بێگانە و بە تایبەتی ئەو نەوەیەی کە ئێستا لە ئەوروپاژی ئەتوانێت دەست باتە ئەو کارەوە ڕۆمانی کوردی سیمایەک بەخۆیەوە بگری. هەرچەند ئێستا ڕۆمانی کوردی بێشناسە، یعنی ناتوانین بڵێ ڕۆمانی کوردی باسی چیەکە، لە چی ئەدێت. ڕاستە هەندێک ڕۆمان نووسمان هەیە و بەختیار عەلی خەڵقانی تر کە باسی کۆمەلگاکەی خۆمانەکەن، باسی شۆڕشەکەن، باسی با بڵێن
ئەو یۆتۆبیایە ئەکەن کە ئێمە پێی هەڵە خەڵتا بووین و لە پرەکە شتێکی تر دەرچووە باسی ئەو ناجۆریان ناکرێت کە تیا بووە بەڵام هێشتا ئەوە تعبیرێکی ڕاستەقینە نییە لە کۆمەڵگای کوردی کۆمەڵگای کوردی وەکو ئەوەی تیا بۆ شتی تریشی تیا بووە یعنی ڕۆمانی کوردی ناتوانانی وێنەی کۆمەڵگای کوردی بەڕاست و درستی بە هەموو چەمکەکانیەوە بە هەموو ڕەهندەکانیەوە بووین پێم وتم ڕۆمان شناسی کۆمەلگایە یعنی تۆ با بگەڕێنەوە بۆ نمونونەکانی تر مەسەلەن تۆ کە ڕۆمانی دستوفسی خوێنیتەوە یا ڕۆمانی تۆلستۆی خوێنیتەوە ئەزانی سەدەی 19 و سەدەی 18 لەو کۆمەلگا چی گوزەراوە ئەزانی قەنانەت چییە یعنی ئەوانی کە دەرەبەگەکان چۆن خەڵقیان گرتووە و ئیشیان پێ کردووە و پاریان ناونەتەوە چۆن چەسانویانێتەوە و با بڵین ڕژێمی قەیسەری چ جۆرە حکمێکی بەسەر ئەو وڵاتە کردووە پێکاتەکانی کۆمەلگا چۆن بوون ئەو فشارانی کە لەسەر خەڵک بۆ چی بووە بۆ نمونەت چی مەسەلەن چیرۆکێکی چی خۆ بخوێنیتەوە ئەزانی مۆزەفێکی بچووک چۆن سەیری با بڵین مدیرەکەی خۆی کردووە چۆن لی ترساوە عسکەرێک چۆن لە سەرۆکەی خۆی ترساوە ئەمانە هەموو نمونەی ئەوەن ژن لەو کۆمەلگایە چۆن بووە ئایا حکمی تزاری توانیوێتی هەموو چینەکانی کۆمەڵ ڕازی بکە یان حکمێک بووە فەرمانڕەوایە بووە دەسەڵاتێک بووە تەنیا بنەماڵەیەک حکمی کردووە و هەموو شتەکانی تری هەموو نەوەکانی تری هەموو خەڵکانی تری پەلابێز کردووە ئیلا ئەو بەرجوازیانە نەبێتەوە ئیشیان بۆ کردووە یعنی کە ئەڵێم شناسی هەروەها لای تۆلستۆی مەسەرن کە تۆ شەڕ و ئاشتی خوێنیتەوە هەموو ئەم شتانت بۆ دەرەکەوێت لای گۆگۆل لای چیخۆمانە هەموو بەرهەمەکانیان با بڵین وێنەی ڕاستەقینەی کۆمەلگاکەیانن کۆمەلگای تۆ تا ئێستا نازانی چییە کۆمەلگای تۆ بەناو کۆمەلگایەکە ئێستا سەر بە دەرەوەیە و لەوانەیە بەعزی کەس بڵێم وە دێرنە بەڵام هەندێکجار من بەعزە شتێکی تیا بینم ئەڵم کۆمەلگایکی شوانکارەیی دەرەوەگایەتی و تەواو بە بڕای من تا ئێساش ئێمە لە سەرەتای لە بواری ڕۆمان ڕاستە ڕۆمان نووسەکان ژمارەیان زۆر بوو بەڵام لە ڕووی کوالێتیەوە هێشتا بای ئەوەندە ڕۆمانمان نییە کە بتوانین لەو دنیا پڕبەرهەمەیە کە لە جیهان بازارێکی ئەجگار گەوری بخۆی دروست کردووە جێ پێی خۆمان بکەینەوە تەبەن ئێمە زۆر درەنگ دەستمان پێ کردووە یعنی یەکەم بەرهەمی ئێمە کە بتوانانی وەکو بناغا بۆ ڕۆمان تەماشای بکەین کە خۆی ڕۆمانیش نیە ئەگەرێتەوە بۆ 1925 بۆ 1926 کە چیرۆکی درێژی هی لە خەومای جەمیل سایب یاخود ئەوەی کە پێوترێت چیرۆکی یاخود نۆڤڵەتی هی لە خەومە دوای ئەوە هەر لە پاڵ ئەوە مەسەلەی ویژدانمان هەیە کە یەحمەد موختار جافەکە ئەویش تقریبەن بۆنی کورتە ڕۆمانێکی لێدەوە یعنی ئەمانە بەرهەمی زۆر سادە بوو دوای ئەمانیش لە چلەکان و لە پەنجاکانەکە نووسەرێکی وەکو ئیبراهیم ئەحمەد ڕۆمانەکانی وەکو ژانی گەل و ئەوانە بڵاوکاتەوە ئەویش هێشتا بە شێوەیەک لە شێوەکان نەیتوانێت تا ئاستە بەرز بێتەوە کە بتوانین وەکو ڕۆمانی داهێنەرانە تەماشاکەین بەڕاستی لە دنیای ئێمە تقریبەن لە هەشتاکان و لەگەڵ دەرکەوتنی ڕۆمانەکانی حسێن عارف و شێرزاد حەسەنە بەتەنیا توانین باز لە ڕۆمان بکەین بۆچی حسێن عارف و شێرزاد حەسەن لە بەرەوەی بە بڕوای من تەوانەمە ڕێی شخصی منەوە کرێت خەڵکانی تر زۆر جیاواز من لەگەڵ ماوە ناکۆک بن لەگەڵ تێڕوانینەکەی منە بەڵام بە بڕوای من ڕۆمان کاتێک پێی ئەوترێن ڕۆمان کە بڕێک لە ئاڵۆزەکانی دنیای لە خۆیان حەشاررابێ و ئاستێک لە سەنعەتکاری و لە وردەکاری لە زمان و لە جێڕانەوە و لە ڕوودا و لە هەرێکێک لەوانی تیابێت کە ئەمە بەتەنیا بۆ من لە ڕۆمانێکی وەکو شاری حسێن عارف و لە ڕۆمانێکی حەسار و سەگەکانی باوکمی شێرزاد حەسەنە بەڕاستی بەدیەکی لەبەر بە بڕای من بیدایەتی ڕۆمانی ئێمە تقریبەن ئەتوانین بڵێن ئەگەر بیدایەتە ڕاستەقینەکەی ئاماژە پێبین لە هەشتاکانەوە دەست پێکە کە ئەمە زۆر درەنگە یعنی ئەگەر دۆنکی خۆتە یاخود دۆنکی شۆت هی سەرڤانتیز وەکو بیدایەتی هی ڕۆمانی تازە خود ئەو ڕۆمان بەو ژانرێکی ئێستا هەیە وەربگرین تقریبەن لە خۆر ئاوایە 300-400 ساڵ تەبەنی بووە یعنی ئێمە بزانێت چەند لە دواوەی
ینی لەو کاتەیە کە ئێمە ڕۆمانی ئێمە لە دایکە بێ لە خۆر ئاوایە قسە لەسەرەوە کرێت کە ئایا ڕۆمان دەتوانێت چی بکە قسە لەسەرەوەی کە بەڵێ ئێمە دوا کەوتین لەبەر ئێمە زۆر کەم خەریکی کولتور بووین ئەمە خەریکی شەڕ بووین ئێمە وەکو وێناکرین بە شێوەیەکی گشتی لە درێژایی مێژووی خۆمان ئەوەی خەریکی شەڕ بووینەوە خەریکی شتێکی دیکە نەبووی لەبەرەوە ئاساییە جەنگاوەر ناتوانێت ڕۆمان بنووسێ جەنگاوەر توانێت حکایەت بشارێتەوە ئەتوانێت ئەفسانە دروستکاوە ئەتوانێت حکاتی بەرئاگردان بەرهەم بێنێ و زار بۆ زار یاخود دەما و دەم بڕوە بەڵام ڕۆمان بەرهەمی شار ڕۆمان بەرهەمی ئاڵۆزیەکانی دنیاە ڕۆمان بەرهەمی جێگیریە ڕۆمان حتا لەو کاتانەشا کە شەڕ هەیە ئەبێ بڕێک لە جێگیری بڕێک لە کاتی دەست بەتاڵی بڕێک لە ئازادی هەبێ بۆی بنووسرێ و ئەبێ ئەو شوێنشی کە تیا سەرڵا بڕێکی زۆر لە کرانەوەی تیابێت کە هیچ کامێک لەوانە لە دنیای ئێمەیان نەبوون ئەتۆ سیر کە قسەکردنی یەکێک لە بیرەکانی بابان بۆ جەیمس ڕیچ کە لە 1920 تا سەردانی سلێمانی کردووە بە سلێمانە تێپەڕیوە زۆر بە دیقەت من دیقە لەو قسەی هی مەحموود پاشای پێمەوە بێکاڵێ ئەڵێ بۆ بیناکانتانەوە نەسادەی ژەڵە بینای چی بکەین ڕۆژێک قاجارەکان بەسەر سەرمانە ڕەتە بن ڕۆژێک عوسمانەکان بەسەر سەرمانە ڕەتە بن ینی بەچی بیکەین ینی بێگومان لە دنیای وایە ئاسەمیان ئەوشی کە کراوە بەڕاستی من هێشتا بە معجزەیە بین مەستەکەم زۆرترە لەوەی کە چاوەڕێ کرد بەڵێ سەرەتا کە باسی ژانڕەکەی یان جۆری ئەدەبی ڕاستە ڕۆمان جۆرێکی ئەدەبیە بەسکە زیاتر کە باسی ژانڕەکەین ئەوە زیاتر لە ناو ڕۆمانە خۆ ینی چ جۆرە ڕۆمانێکە ئەوە جیاکراوەتەوانی کە ژمارە ژانڕێک هەیە تەماگەری هەیە مەڵێ ڕۆمانسە ڕۆمانێکی ڕۆمانس بێ یان ئەگەر ڕۆمانی بڵین غموز مستری ڕۆمانێک لە جۆری بڵین جەریمە کرایم تاوە ژمارەیەک ژانر هەیە و عینی شەیە جیاوازی شێنەوەی کە تەسنیفەکەن نەقتێ جیاوازی ئەەکەن لە بینی ژانرەکان و هەیە سەرەکیە هەیە لاوەکیە ئەمە بەڵام وەکو بڵین ڕۆمان وەکو جۆرێکی ئەدەبی لە ناو کووردا دیارەکە مێژوویەکی زۆر دووری نییە وەکو مێژوویەکی زۆر دووریشی نییە بە هەمان شێوەش ینی بەرهەمی زۆر نییە لەگەڵ لە چاو هەتەنها لەگەڵ میلەتانی چواردەوری خۆمان ئەوەی کە ئەوەی خۆمان ینی بە فارسی و تورکی و عەرەبی کە بە زمانی ئەوان بڵاوبووەتەوە ئەوەی ئێمە شتێکی زۆر کەمە لەبەر ئەوەی نەک تەنها لەوەر ئەوەی کە درەنگ دەستمان پێکردووە بەڵکو لەبەر ئەوەی کە بارودۆخێک هەیە لە کوردستان کە نەیهێشتووە یان پەرە بە و جۆرە ئەدەبیە بیرە یعنی ڕۆمان وەکو وەزانن قەبارێکی دیاریکراوی هەیە وەکو شعر نییە کە بڵاوبێتەوە لە ناو گۆڤارێکیان یان تەنانەت ئەو کاتەش کە پێشەوەی کە ئەم پێش ڕاپەڕین پێشەوەی گەنە کورد کە ئەو میدیایی هەبێ ژمارە گۆڤار و ڕۆژنامەکان سنووردار بوون یان تەنانەت بۆ بڵاوکردنەوەی شعریش سنووردار بوو ڕۆمان هەرە بۆی بە کتێب چاپکرایە ئەوەش زەحمت بوو ئەو کاتە بێژگەرەوەیش کە ڕۆمان بۆ خۆی پرۆژەیەکە ئەبێ فکرێکی هەبێ بێ گرێکی هەبێ پلۆتێکی هەبێ بڵێن سترەکچەر یان بنیاتێکی هەبێ ئەمانە هەمووی کە کاتێکی باشی ئەوێ ئەمە وای کردووە دەستی نووسری کورد گیراوە بێ لە جۆری ئەدەبی ڕۆمان زیاتر بایخ بە کورتە چیرۆک لەگەڵ شعر دوای ڕاپەڕین دوای بڵاوبوونەوە یعنی کە هاتنی ئازادیەک کەمە کات پێش ڕاپەڕین لە سەردەمی بەعسا هەر کتێبەوە بۆ بچوە بۆ ڕقابە بۆ ڕقابە تەماشا بکرای بەڵام دوای ئەوە تر ئازادیەک هاتە پێشەوە کەسێ کتێبی بڵاو کردەوە دیسانەوە ئەم بارودۆخە ئابوووریەکە ڕێی نەئەیەکەوە کتێب بەو شێ بڵاو بێتەوە بەڵام توانین بڵین لە دوای ئەوە یانێتە لە 2000 و بەدواوە یعنی وەسایلێکی زۆر چاپ هەرزان بوو کتێب زۆرتر بڵاو ئەبووە لەگەڵ ئەوە شابینی ڕاستە ینی بڵێن ڕۆمانی کوردی تەکانێکی بینی بەخۆیەوە ڕۆمانی زۆرتر بڵاوکراونەوە بەڵام لەگەڵ ئەوە شەهر بە ئەوکو پێویستنی یعنی ئێستا بڵێن ڕۆمانی کوردی زۆر دواکەوتووە لە جیهان تەنات لە میلەتانی چواردەوری خۆشمان چ لە ڕووی کەمیەتەوە چ لە ڕووی جۆریشەوە لە هەردوو ڕۆوە ینی
دواکەوتەوە تا ئێستاش خەڵکێک هەند لەبەر ئەوەی کە زیاتر کوردیەکە ئەزانن ڕۆمانی کوردیە خوێنەوە یان ڕۆمانی کوردی کە ڕۆمانێکی بێگانە بە کراوەتە زمانی کوردی یعنی هەندێک تا ئێستاش بە تەسەوری خۆم ئەگەر هەڵە نەبم خوێنەری زۆرمان هەیە ئەزانن کە ڕۆمان ئەبێ بەم شێوە بنووسینەک بەو شێوەی تر یانی نازان تەنها شێوەیەکیان دوان لە ڕۆمان نووسین ئەزانن ڕەنگە هەندێ شێوازی نووسینی ڕۆمان کە لایەن زۆر زۆر سیر بێ و نیان بیست بێ کەواتە ئەمە بە کورتی ڕۆمانی کوردی زۆر وەکو چۆن بوارەکانی تری نووسینیش نەکتەنها ڕۆمان زۆر لە دواوەیە و ئەوش بەهۆی بارودۆخی کوردستان و بەهۆی بڵێن بازارەکەش کە بازارش دەوریکی زۆری ئەبینێت تەبینی ئەمین لە ئەمریکا بۆ نموناوی کە ئەو ڕۆمانانی بڵاوکرێنە ژمارەیەکی زۆر زۆرن لەبەر ئەوەی بازارێکی زۆری هەیە بازێکەم زمانی ئینگلیزیە کە وڵاتانی تیش بڵاوکرێنە و ئەمریکاش خۆی بازارێکی زۆر گەورەی بەڵام لە کوردستان بە تایبەتی ئەمە لە هەرێمی کوردستان کە ینی خەڵکێکی دیاری کراوەیە و خوێنەوارێکی دیاری کراوە بازارێکی ئەوە نیە بۆ ڕۆمان کە وا بێت هاندەر بێ بۆ نووسەران ڕۆمان بنووس بڵاو بکەنەوە. ڕۆمان یەکێکە لە ژانرە ئەدەبێت تازەکان لە هەموو دنیاشە نەکرد لە لای کورد ینی ڕۆمانی هونەری ڕاستەقینە لە ئەوروپاشە لە سەدەی هەژدەوە دەستی پێکردووە لای ئێمە دیسانەوە ینی کە ڕۆمان وەکو ژانرێکی ئەدەبی ینی هونەرێکی ئەوروپیانەیە ئەوە نییە هونەرێکی ڕۆژهەڵاتی نییە هەر لە ئەوروپاوە نەتیجەی گەشەکردنی کۆمەڵایەتی هەرسهێنانی پەیوەندی کۆمەڵایەتی تەقلیدیە خێڵێکیەکان بوو بە مای ئەوەی کە تاک دروست بێت تاک دەوری هەبێ تاک وەکو هاوڵاتی هەبێ نەک وەکو موالی لە هەڵوەشانەوەی پەیوەندی کۆمەڵایەتی خێڵێکەکانە ئیتر موالی نامێنێ وەردەوردە مواتین دروست دەبێ لە ئەوروپاشە لەو کاتێک کە تاک دروست بووە کە مواتن دروست بووە ئەوجا ڕۆمان وەردەوردە سەری هەڵدا و پەیدا بووە ڕۆمان یعنی وەکو گزارشتێکی زۆر بەرفراوان لە خەم و ژانە مرۆڤایەتیەکان سەری هەڵداوە وردەوردە لە ئەوروپاوە تەشەنەی کردووە گەشەی کردووە لە قوپۆپی هاویشت و شارستانیەتی ئەوروپای لەگەڵ خۆیان بۆ وڵاتانی دەوروبەر و بۆ ڕۆژهەڵاتێشیاناوە هەندێک لە ملەتانی لە ئێمە خۆشحاڵتر یا کە ئەو وڵاتانی کە قوارەیەکی سیاسیان هەبوو بە تەجروبەی خۆیان ممارەسەی ژیانیان کردووە پێش ئێمە یا لە ئێمە خوێنەوارتر بوون پێش ئێمە دەستیان داوەتە ڕۆمان مثلا بۆ نمونە لە ناوتورکەکانە ڕۆمان لە ساڵی 1970 دەستی پێکردووە کە ئەو کاتانە ئێمە کۆمەڵە خێڵ و هۆز و ئەمانە بووینە تەنانەت پەیوەندی کۆمەڵایەتی دروستمان لەگەڵ یەکتریشان نەبووە ئەنێ ئێمە زۆر لە مەرحلەکە پاشکەوتین بەڵام لەگەڵ ئەوەشە لە سەرەتاکانی سەدەی بیستە لە بیستەکانی سەدەی بیستە هەندێ وردە هەوڵی ڕۆماننووسیمان هەیە وەکو مەسەلەن لە خەوماکەی جەمیل سایب لە خەوماکەی جەمیل سایب ئەتوانی بڵێن سەرەتایەکی زۆر باشە زەمینەیەکی باشی بۆ سەر هەڵدانی ڕۆمان خۆش کردووە لە خەومای جەمیل سایب نەقدی واقعی سیاسی و کۆمەڵایەتی سەردەمی خۆیەتێ کە بەما بەشداری لە گۆڕانە کۆمەڵایەتەکانەکە ئەمە لە ساڵی 1924 بە زنجیرە بڵاو بۆتەوە یا مەسەلەی وجدانی ئەحمەد موختار بەیجی جاف مەسەلەی وجدان دیسانەوە هەوڵێکی نیمچە ڕیوائیە بەڵام ڕەنگە بتوانین بڵێن هەوڵێکی سادەیە بەڕادەیەک سادەیە کە ئەمەنەی شەقڵی راپۆرتێکی سیاسی کۆمەڵایەتی پێوەیە شەقلێکی هونەری باڵای پێوە نییە یەکێک لە کێشەکانی مەسەلەن مەسەلەی وجدانی ئەحمەد موختار جاف ئەوەیە کە لە 1920 نووسراوە بەڵام بڵاو نەبووەتەوە بە دەستنووسی ماوەتەوە لە سنوورێکی زۆر تەسکە ئەوە نییە مەسەلەن لە گۆڤارێکە بڵاو بوو بێتەوە بە هەزاران نسخەی لێ چاپ بوو بێ و خەڵکانێکی تر چاوی لێ بکەن و
ڕۆمانی یا بڵێن هەوڵی ڕیوایی باشتریان دابێ. وابزان باسی ئەوم کرد وتم ڕۆمانی کوردی شناسێکی نییە بڵێ ئێستا ئەوەی کردووە بۆ کۆمەڵگای کوردی و ئەتوانی بڵێ خەتێک هەیە ئەم خەت با بڵێن خەتێکی ڕۆمان نووسین هەیە یا خەتێکی ئەدەبی هەیە سەر بە چینێک سەر بەلایەنێک یا باسیش جێگەکات نە تێکەڵەیەکی زۆر سەیرە مەسەڵەن ڕۆمانی برادێک ئەبینین دنیاکی زۆر فانتازیە دنیای ئەوروپایە تەنانەت کارکتەرەکانی هەمووی ئەوروپین ڕۆمانی شتە بینن ڕاستە ناوی ئازاد و بەختیار و ئەمان هەیە بەڵام پەیوەندیەکان پەیوەندێکی ناجۆرن بەو پەیوەندی ڕاستەقینە کە ناو کۆمەڵگای کوردی هەیە ینی کۆمەڵگایەکی با بڵین بە خەیاڵی تەنیا نووسەرەکە یا چێرە نووسەکە یا ڕۆمانەسەکە دڵچی کردووە لەبەرەوە ڕۆمانی کوردی بێشناسە ئەم بێشناسیە لە چێوە هاتووە لەوە وەکە کۆمەڵگاکەی تۆخ کۆمەڵگایەکی سەقامژێر نییە کۆمەڵگایەکی وان نییە کە ناوێکی تایبەتی لێبنی بڵێ ئەم کۆمەڵگایە لە فڵان شوێنە خۆیەگرێتەوە کۆمەڵگایەکی بورجوازیە سەرمایەدارە چینایەتەکەی لە چه حەدێکایە ئایا ئەوانی کە فەرمانڕەوایی ئەم وڵاتەکەن بێجگە لە عایلە و شێخ و فڵان و فیسار چیترن ئایا ئەوانە ئەتوانن نوێنەرایەتی خەڵقانی بکەن کە ڕۆمان ئەنووسن یا خەریکی ئەدەبن یا خەریکی هونەرن یا چەند ئەتوانن یارمەتی ئەو کەسانە بن کە ئەم شتانە ئەکەن جارێ من باش شتێکت پێ بڵێم ڕۆمان و ئەدەب بۆ خزمەتکردنی کۆمەڵگا لەوە ناکرێت کە ئێمە بە قسە بێڵێن نەخێر مەسەرەن کە گۆگۆل باسی کۆمەڵگای ڕووسی ئەکا لە سەردەمێکە یا چیخۆف بە چیرۆشێک باسێکە یا تۆلستۆی باسێکە یا تۆرجینێف باسێکە تۆ زانی ئەم کۆمەڵگایە بۆشاییەکانی لە چیایە چونکە پەیوەندیەکان ئەوە دەرەخن کە بۆشایی ئەم کۆمەڵگایە چییە ئایا نرخی با بڵین ژن لەو کۆمەڵگایە چییە ئایا یەشێک ئەگەر بە ئازادی تعبیر لە بیر و باوەڕی خۆی بکە چی لێەکەن ئایا چینەکان چۆن بیرەکەنەوە بۆ نمونە لە باڵێن لە سەدەی نۆزدا کۆمەڵێک ڕاپەڕین و شۆڕش و ئەحزاب دروست بووە لە ئیتیحادی سۆڤێتیا هەمووی بۆ دژی تزار دژی قەیسەر لە چی دروست بوون ئەمە کە دەستۆفسکی باسی ئەماکە ئەوەت بۆ باسەکە کە ئەموو کۆمەڵگایەکی شلۆقە وەکو وتم یعنی ئاوێنەیەکە دانراوە لەبەرەوە کەوتم ڕۆمانی کوردی بێشناسە لەبەرەوەی کۆمەڵگاکەی تۆ بێشناسە لەبەرەوە ناتوانین باسی خزمەتکەین چ خزمەتێ بە کوردەکە یا نایکە یا چۆنیەکە تەنیا ئەوەیە تعبیرێکی ڕاستەقینەیە بۆ نمونە من زۆر جار باسی جەمیل سڵایی بەکەم لە خەومە جەمیل سڵایی لە خەومە لە ساڵەکانی بیستانی سوێتی کە ئەیخوێنیتەوە بەڕاستی و بە دروستی ئەزانی کۆمەڵگای کوردی لەو وەختا ئەو فەرمانڕەواییە لەو وەختا حکمی کوردستانی کردووە چی بۆ چی نەبووە تا لە سلێمانیە لە کەرکووکە و گەیشتن تا سلێمانی 20 جار ڕوت کراونەتەوە یعنی کۆمەڵگاکە کۆمەڵگایەکی دز و جەردە بووە و پەیوەندیەکان پەیوەندێکی زۆر عشایری بووە دێک لەگەڵ دەیەکە قەت تەبایان لەگەڵ یەکتریان نەبووە ئەوەندی کە دژایەتی یەکتریان کردووە لەسەر حیوانێک کە چۆتە ناو ئەرزەکانیانەوە لەبەر ئەوە ڕۆمانی کوردی ناتوانین بە بێزەبەت بڵێن چ خزمەتێکە ئللا ئەوە نەبێکەڵین ئاوێنەیەکە بەیانی کە مێژووی ئەدەبی کوردی ئەخوێندێتەوە ئەڵێن لە فڵان ڕۆمان و فڵان ڕۆمانە باسی ئەم کۆمەڵگایە کراوە ئەم کۆمەڵگایە وەزعی وا بووە کە چیرۆکێک ئەخوێنیتەوە ئەڵێ باری کۆمەڵگای کوردی لە سەدەی 21 لە سەرەتای سەدەی 21 وا بووە لەبەر ئەو وەختە ئەوەی کە بە چاوێکی ئینساف و تەماشای ئەو وەزعانە بکە ئەتوانێت عیلاجی ئەو کێشانە بکە و کۆمەڵگاکە ڕێک بخات. طبعا ئەبێ ئەوە لە بەرچاو بگرین پێشوی وەڵام پیسارکردم کە ڕۆمان هیچ کەسێک ناتوانێت هیچ وەزیفەیەک لە ڕۆمان بارکە مافی هیچ کەسێکیش نییە بڵێ ئەبێ ڕۆمان ئەم وەزیفەی هەبێ و نابێ ئەم وەزیفەیە بکە ڕۆمان بەرهەمی ئینسانێکە کە لەژێر کۆمەڵێک کارتێکەری عاتفی و ڕۆحی و فکری و مێژوویە نازانێت ئەوەی کە ئەینووسێ بۆچی ئەینووسێ بۆ نمونەگەر ڕۆمانی کۆکو مەدەم بۆڤاری هی فلۆبێر لە بەرچاو بگرین ینی لە مڕافعەک بە تایبەتی لە محاکەمەکردنەکەیە تۆمەتبارێکن بۆی کە تۆ تەوێ بێ ڕەوشتی بڵاوکەیتەوە
ڕۆشتی بڵاوکەیتەوە و ئەم ڕۆمانی تۆ هاندانێکە بۆ دایان پیسیوە بۆ خیانەتی زەوجی پارێزەرەکەیکی فلۆبەر بەرگریکی زۆر غەریبەکە ئەڵێ کە فلۆبێر مادام بۆڤاری بەو شێ پیشانە مەبەستێتی کە خراپەی هی خیانەی زەوجی و هی بیبەرڵایی پیشان بە ئەنتی ڕێک شتەکە قەڵپەکات جا مەبەسم لە چیە بارکردنی ڕۆمان بە شتێک بە وەزیفێ یاخود بە ئیشێک خۆی بۆ خۆی ڕۆمان تووشی گرفتەکەوەی باتە محکەمەوە هەر ئەمەش بوو کە بۆ مادام بۆڤاری وە گۆستا فلۆبێری بردنەوە محکەمەی هی فەڕەنسیەکان و لە کاتێکا کە بڕێکی زۆر لە کرانەوە لە کولتوری فەڕەنسیا لە کۆتایەکانی هی سەدەی هی 19 بوو لەبەرەوە چاوەڕێ ناکرێت ڕۆمان نووس لە ڕێگەی ڕۆمانەکەەوە لە ڕێگەی ڕۆمانەکەیەوە ئەدای وەزیفێ بکە و هەر ڕۆمان نووسێکیش لە بیداەتی ڕۆمانەکەیەوە بیری لەو کردەوە کە ئەم ڕۆمانی منێ بێ خزمەتی ئەو شتە بکە ئۆتۆماتیکی لەو سەرەوە ڕۆمانەکەی بە مردووی لەدایکە بێ ڕۆمان ئۆتۆماتیکی خۆی خزمەتەکە ڕۆمان یەکەم خزمەت کە ڕۆمان بە ئێمەکە ئەوەی کە دنیا لە ئاڵۆزیەکانی پیشانی ئێمایە ئینسان لە دیوە جیاوازەکانی و پیشانی ئێمایە تۆ ڕۆمانی تاوان و سزای دۆستۆفسکی بخوێنەرەوە لە ڕاستکۆلنیکۆفە کە تۆ سەیری کەسێتی ڕاستکۆلنیکۆفەکەی قاتی لێگە بینی لە هەمان کاتێکە لە هەمان کاتا فریشتەیەکە بینی تاوانبارێکە بینی لە هەمان کاتێ قوربانیەکە بینی سۆنیا و هەموو کارکتەرەکانی دیکە بە دیوێکە شەیتانن بە دیوێکە مرۆڤێکی فریشتێکی پاک و بێگەردن ئەمە یەکەم خزمەتەکە بێمەکە کە ئێمە چۆن تەماشای دنیاکەین ڕۆمان بوون منە ئەگەر بینە سەر ڕۆمانی خۆمان لە ڕۆمانەکانی بەختیار عەلیە ئێمە دنیای ئاڵۆزی هی دوای ڕاپەڕی نەبینی دنیای پێچاو پێچ و تونی باباکانی هی سەردەمی بەعسەبین کە چۆن لە ناو ئینسانی ئێمە تەپتین بووە بە ناوەکی بووە و چۆن بەعسکاری تەسیدی کردوتە سەر ئێمە ینی ئەمە یەکەم ئیشی ڕۆمانە بەڵام بەڕاستی ڕۆمان بەبێ ئەوی خۆی بزانێ ینی ئەدای کۆمەڵی وەزیفە کۆمەڵێک کاری زۆر زۆر گەورە لە کۆمەلگا و لەنەوە جیاوازەکانەکە هەر بۆ نمونە گەر بەختیار عەلی بۆ نمونە بەنەم بزە جوەرگین وەکێک لە ڕۆمان نووسە گەورەکانی ئێمە ینی چ تەئسیرێک لەسەر ئەو نەوەیەکە بەوەی کە حیزب پەرێز نەبن بەس ئەم دیوەی باسەکەم بن و بە جۆرێک لە جۆرەکان نەبن بە کۆی لە حیزبەکانیان ئەو ئەدەبیاتی کە ئێستا بەسەر زمانی زۆرێک لە گەنجەکانێ بۆی کە فلان کۆی لێ حیزبە و فلان مێگەلی حیزبە بەشێکی زۆر زۆری لە ئەدەبیاتی بەختارەوەاتۆ دەدا ئەمە بە ڕەچاوکردنەوەی کە ئامە ئیجابیە سەلبیە ئەمیان شتێکی دیکە بەڵام ڕۆمان کاریگەری گەوری لەسەر ژیانی ئێمە یەکێکی دیکە لەو خزمەتانی ڕۆمان کە ئەتوانین لەبەر چای بگرینەوەی کە ڕۆمان خوێی معریف و خوێندەوەی یعنی ئێمە بەهۆی ڕۆمانەکان و کتێبەکانی دیکە ماخۆشێ بەهۆی ڕۆمانەوەیە کە بەشێکی زۆر زۆری خوێنەرەکانی دنیای مۆدرن یەکەم جار کە چایان بە کتێبە هەڵدێت یاخود دوای ئەوەی کە فترێک خوێنەوە کە خولیای خوێندنەوەی ڕۆمان دێتە سەریان و سەرێکە بن بە خوێنەرێکی باش سەرنجام بن بە ئینسانێکی باشتریش بڕۆ ئەگەر لەسەر ڕۆمان لەسەر دیوە ئەو دیوە جیاوازانەی ڕۆمان قسە بکەین نەکرێت بە دەیان خاڵی دیکە ڕێک ڕیز بکەین و باسییان بکەین ئەوەی ئەگەر باسی بڵین پێش ڕاپەڕیم بکەین ئەوەی زیاتر زاڵ بۆ بەسەر ئەدەب بەسەر ڕۆمانی کوردی ئەوەی زۆرتر زیاتر بڵین تێڕوانینێکی واقعانەیە ڕوحێکی شۆڕش گێڕانە تێڕوانینێکی واقعانەیە باسی کۆمەڵگەیە زیاتر کەمتر چوونەتە ناو خەیاڵ و فەنتازیا و ئەو شتانی تر کەوش بەشێکن لە ئەدەب لە ڕۆمان ئەوەی دواتر یعنی ئەوەی بڵین لە دوای ڕاپەڕینەوە شتێکی ئەتوان بڵێم شتێکی شێواوە نە ئەوەیە واقعە نە ئەوەیە بڵێن فەنتازیایە شتێکی تێکەڵەیە لەوە چه تعبیرێک لەو سەردەمە بکات یعنی تعبیر لەو ونبوونێکە ونبوونێکی عەقلیە بێ ونبوونێکی ئایدۆلۆژیە کە ئەوەیە یعنی نووسەر خۆی ڕێگای خۆی نادوەزێتەوە لەبەر ئەوە کاتە سەر بەرهەمەکانی گینا بڵین وەکو بڵین ئەمەی ئێستا بڵێ باسی واقعەکە بڵێ واسی واقعەکە بەڵام بە شێوە کۆنەکەی نییە واقعەتە کۆنەی کە پێش ڕاپەڕینە بڵێن باسی فەنتازیاش بکە هەر بە هەمان بەو شێوەیە نییە بەش ڕۆمانی ئێستا بە شتێکی شێواوە ئەزانم بە شوەیەکی گشتی قساکەم نەک یعنی بڵێ محاولاتی تاک
یەکەم شت بارودۆخەکەی کە باسم کرد بارودۆخی سیاسیە وڵاتانی تر سەر بەخۆن تۆ سەر بەخۆبی جیاواز لەوەیکەوە ئەو دوورانە خۆی هەوڵ هەبوو شێواز یعنی لە توانین بڵێن لە شێوە ئەدەبێک هەبووە نزیکە لە ڕۆمان ئەسان بۆ نمونە ئەوەی چیرۆکەکانی ئەلفلەی لە 1970 ئەوە ڕۆمانیە بەڵام نزیکە لەو کۆنتر هەیە کە وەکو باسیەکەن ڕۆمانی گوێدرێژی ئاڵتونی کە سەدەکانی پێش زین بوو ئەوە شێوازە ڕۆمانێک یان زۆر نزیکە لە ڕۆمانی ئێستا بە کۆنتری ڕۆمانی ناو ئەبن بەڵامەوە بە شێوە تازەکەی زیاتر نەخێرە گەڕێت تۆ زیاتر یعنی بۆ سەدەی کۆتایی سەدەی هەژدا بە هینیش دەستی پێگرێن چەند هەوڵێ بوو بەڵام ئەوەی کە زۆر یعنی بڵێن ینی خاڵی سەر ڕێگا بوو لە مێژووی ڕۆمان ڕۆمانەکەی ریشارسن بە ناوی پامێلا یعنی کەەوە لە بەریتان بڵاو بۆ خۆشی چاوەڕێی نەکرد ئەو نەسەرکەوتوو بێ بڵاو بوو ینی بوو بە شتێکی دیاردەیەکی زۆر بڵاو لەنا ئەوروپا بڵاو بوو بەنا هەموو ئەوروپا و خەڵکی تیش دوای ئەوە هەوڵیاندا کە لاسایی بکەنەوە ئەگەرچی ینی کە ئەو ڕۆمانەکە نووسرا بە شێوەی یاداشت بە شێوەی نامە و یاداش بۆ شێوەیە نووسراوە ئەو شێوەیە کە لە شێوەکانی نووسینی ڕۆمان ڕەنگە کەم خوێنەری کوریانی ئاشنای ئەو شێوە نووسینەی ڕۆمان بێ لە کۆتایی سەدەی ترهەشدەوە ئەو بڵێم وەکو تەقینەوەیە کە وەکو ینی دیاردەیەکی تازە کە پێوترێ ڕۆمان بە شێوە تازەکەی تر ئەوە بەردام بووان وەکوتمان سەربەخۆ بوون ئیمکانێتی زۆرشانە بوو چاپیش ئاسانتر بوو و لە ئێمە چاپ هەر نەبوو ئەوانە کورد ئەمۆی چەندێکە بڵێم 20 ساڵە 20 ئەو نە ساڵە یعنی سەربەخۆی نیمچە سەربەخۆیەکی وەرگرتووە ئەتوانێت شت بڵاو کاتەوە چاپ تازە یعنیوە بەو شێوە ئاسان بووە ئەمە هۆکاری یەکەمە هۆکاری دووەمیش ئەوەیە بازارەکەی کە باسم کرد بازاری ئەوان بازارێکی فراوانە بازارێکی گەورەیە بازار ئێمە سنووردارە بە تایبەتی ئێسمە کەوتونێتە ئێستا سەردەمێک کە بازاری کتێب بە یعنیگەر جگە لەوە کە خۆی کەمە لە چاوی کە خەڵ دانیشتوانی کوردستان کە من بێژگەرەش ئەو هۆکارە تەکنۆلۆژیە نوێیانە وای کردووە کە خەڵ کەمتر یان باخر بە خوێندنەوە بن. ڕۆمانی ئێمە زیاتر لە واقعەکە دواوە یعنی تەنانەت نەیتوانیوە وەکو پێویست ینی مێژوو تەوزیف بکە بیهونەرێنێ ینی کە مێژومان بۆ بجێڕێتەوە معنای وانە مێژوو وەکو خۆی ئەجێڕێتەوە ئەنی ئەتوانم بڵێم مێژوو چیرۆکێکی واقعیە بەڵام ڕۆمان مێژوویەکی هوەریە ئەنی لای ئێمە مێژوو وەکو پێویست تەوزیف نەکراوە لە ناو ڕۆمانە ڕەنگە هەندێک هەوڵمان هەبێ بەڵام هەوڵەکان زۆر بربڵاو نییە مەسەلەن یەکێک لەو هەوڵانە پێشمەرگەکەی دکتۆر ڕەحیمی قازیە کە ئەوش هەوڵێکی ڕیوائیە ناتوانین بە هەموو ڕاشکاویەک بڵێن کە 100% ڕۆمانە کۆمەڵی ڕەگەز و بنەمای ڕۆمانی تیایە بەڵام هێشتا ئەو هوەرێتی وەرنەگرتووەکە بە بێترس بڵێن ئەمە ڕۆمانە یا مەسلەی جگە لە پێشمەرگەکە قەڵای دمدممان هەیە قەڵای دمدم بۆ خۆی ڕووداوێکی مێژوویە بەڵام عەرەبی شەمۆ لەوانی تر جوانتر توانوێتێت تەوزیفی ئەو ڕووداوە مێژوویە بکە و لە چوارچێوەی ڕۆمانێکە کە لە چاو ئەوانەی پێشترا کە باسمان کرد پێشکەوتوترە یعنی لە ڕووی بڵێن تەوزیفە ڕیوائیەکەوە لەوان بەتواناتر و ئەوەترە ئەوش ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو تەماسی لەگەڵ سەقافەتێکی دەوڵەمەندتر لە سەقافەتی مەسەلەن خاوەنی مەسەلی وجدان ویا مەسەلەن ئەحمەد موختار بەجیجاف و دکتۆر ڕەحیمی قازی و ئەمانە هەبوو بێ ئەنێ ئەو احتیکاکە سەقافیە ئەو تەماسە سەقافیش بۆ خۆی دۆرێکی زۆر گرنگ ئەبێنێ لە گەشەکردن و یا لە قوڵکردنەوەی هوەریەتی ڕۆمانە پێم وایە ئەمانە هەوڵن هەموو هەوڵێکش حەڵاڵە هەنی کۆمەڵی هەوڵ درراوە ئەم هەوڵانە لە نێوان چاک و لە نێوان خراپە لە بڵێن نەوەساندایە ینی ئێمە ئەبێت تەشجیعی ئەو هەوڵانە بکەین بەڵام ئەو هەوڵانە ئاخۆ تینوەتی هوەری ئێمەی پێشکاوە تا ئێستا من قەناعەتم وایە تەنها دەست پێشکەرەکەیان بۆ ماوەتەوە
هەوڵەکانیان جێ ئەوەیە کە دەستخۆشییان لێ بکرێ بەڵام ئەمە بۆ خۆی زەمینە خۆشکردنێکە بۆ هەوڵی چاکتری دوای خۆیان هەر هیچ نەبێ ئەو نەسل و نەوانەی کە دواتر دێن لە سفرەوە دەست پێ ناکەن پاشخانێکی ئەدەبی ڕیوائیان لەبەردەستە ئەبێ بۆ ئەوەی ئیسیفادەی لێ بکەن بەڵام دیارە ئەو هەوڵانە ئێستاکە بە تایبەتی لە هەشتاکانەوە لە هەشتاکانی سەدەی ڕابردووە هەوڵی ڕۆماننووسی کوردی دەستی پێکردووە هەندێکیان ضرورەتی مەرحەلەکە ضرورەتی مەرحەلەکەی لە پشتەوەی و تا حدێکی باش هوەرێتیان وەرگرت و جێگای دەستخۆشیە هەندێکی تریان تەنها برێتیە لە گێڕانەوە یا شەقلی راپۆرتکاری و مباشرەت زۆر زاڵە بەسەریانە ئەمجا سیرەکەی بۆ نمونە قارەمان لەو چیرۆکانەیە زۆر کەم نمودا یا بێنمودا قارەمان لەو ڕۆمانانەیە نوێنەری خودی خۆی نییە بەڵکو نوێنەری سنفێکە نوێنەری توێژێکی کۆمەڵایەتیە وەکو تاک تەعاملی لەگەڵا نەکراوە ئەمەش کردوێتێک کارێک کە فرەدەنگی لە هەوڵە ڕیوائیە کوردیەکانە زۆر لاواز بێ یعنی فرەدەنگی ئەکاتە ئەوەی کە قارەمان ینی بە قسەی ڕاوی ناکە بە قسەی نووسەر ناکە بەکردەوەی خۆی ئەکا یعنی بۆ نمونە مەسەلەن ڕەنگە ڕۆماننووس نەیوێ قارەمانێک لە قارەمانەکانی بمرێت بەڵام قارەمانەکە بۆ خۆی بە ئاراستەیەکە ئەڕوا بە پێچوانی حەزی نووسەرەکەەوە ئەڕوا کە بەرەو مەرگ ئەچێ ئەمە لێرە ئەبێ بە فرەدەنگی ئەم فرەدەنگیە لە ڕۆمانی کوردیە تا ڕادەیەکی یەکجار زۆر لاوازە کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ واقعی پەیوەندی کۆمەڵایەتەکانی ناو کوردەواری پەیوەندی کۆمەڵاتەکانی ناو کوردەواری زۆر ینی تاک و تاگەرایی بەلاوە گرنگ نییە بەڵکو موالاتی بەلاوە گرنگە ئەمەنەی بایەخ بە موالی ئەدا ئەمنە بایەخ بە تاک نادا و تاک اعتیمادی لەسەر سیستەمە کۆمەڵایەتی تەقلیدیەکەیە من نازانم ئەم پرسیارە چۆنە قواری کورد بکۆم بە عەقڵە کرێت تا ئێستا عەقڵ غایبە لای من لەناو کۆمەلگای کوردیە عەقڵ غایبە ئیتر چۆن قەواریەک دروستەکەی کار ڕۆژە لەسەر کە با بڵێین هینەکەت لغاوەکە بەدەست خەڵقەوە بێ تۆ کە عەقڵت نەبێ کە لغاو بەدەست خۆتەوە نەبێ کە تۆ خۆت خاوەنی ئیرادە نەبی چۆن ئەتوانی ئایندە بۆ خۆی دروستکەی وە ڕۆمان چ دەورێک ببینێ لەمە ڕۆمان چی بکات ینی شیرۆگنووسێ شاعرێ فەنانێک ئەبێت چی بکات لەگەڵ ئەم حاڵەتانە ئەتوانێت تەنیا تعبیر لە ماڵەکەی خۆیان دانیشێ لە خەڵوەتەکەی خۆیان دانیشێ تعبیر لەم حاڵەتانە بکات بە ژانرێکی ئەدەبی لە ئایندا خەڵک باسێکە بەڕاستی جێمل سایب ڕاستی کردووە بەڕاستی شێرکۆبیەکە لە شعرەکانی ڕاستی کردووە کاڵێ من کچێک نیشتیمانمە چونکە نیشتیمانەکەمیان فرۆشتووە تەنیا شایەتی سەردەمەکەی خۆیەتی بێگومان تۆگەر کۆمەلگاکە بەرەو پێشەوە بڕوا و دەسەڵاتێکی سیاسی بەڕەونەق و ئامادەجی هەبێ لەناو هەموو لە زیێنی هەمومانە بێگومان ئەدەبی جوان سەرهەڵا بێگومانم ڕیوایەتی کوردی جوان دروست دەبێ بێگومانم هەموو ژان لە ڕووناکبیریەکانی ئێمە وابەستەی ئەو کۆمەلگایە بن وابەستەی ئەو هینا ئەبن ئەو پەیوەندیانە ئەبن کە خۆیان مەبەستیانە وە کۆمەلگاکە دەرخەی ئەوانەیە ئەجینا بەبێ ئەوە بە قەناعەتی من وەک چۆن خۆمان شناسمان نییە وەک میلەت ئێستا تا ئێستا شناسێکی با بڵێن معقولمان نییە ئەدەبەکەش بە نەروایە ڕۆمان سیمای کۆمەلگایە ئەو کۆمەلگایە شارستانی بێ ڕۆمانەکە تعبیری لەکە ئەزانی ئەم ڕۆمانە لە شوێنێکا نووسراوە کە کۆمەلگایەکە با بڵێن سەقامگیرە ڕۆمانی کتێ دەخوێنیتەوە ئەزانی ئەم کۆمەلگایە شلۆقە بە کەڵک نایە کۆمەلگایەکە پەرتەوازەیە هیچی بەسەری چۆ نیە وڵی ڕۆمان ژێرخانە کولتوریەکەی یاخود سەرخانە کولتوریەکەی هەر کولتور و هەر نەتەوە و هەر دەوڵەتێکە
ینی تۆ بەتەنیا بە سەرباز و بە ئابوووریەکی تایبەت بە خۆت و بە کۆمەڵەشت نابی بە خاوەنی دەوڵەت و نەتەوەوانە ڕۆمان نەکرێ هەندێک جار ڕۆحی نەتەوە یەک دەتوانێت ڕۆمانوسێک دەتوانێت هەندێک جار دەتوانێت وا بکات کە ئینسانەکانی یەک نەتەوە بە یەک جۆر بیر لە خۆیان بکەنەوە کە ئەمەژێکێکە لە مەرجەکانی هی دروستبوونی هی نەتەوەیەک بێگومان بەس ڕۆمانوسەکانی ئەمە ئەتوانن ئیشی زۆر گەورە بکەن بەڵام کێشە چیانی کێشەکە لە نەبوونی زمانێکی ستانداردایە کە ئێمە ئەو بەحساب ئەو 6 ملیۆن کوردەی کە هەیە بتوانین بێکەوە هەمومان بەو زمانە بخوێنینەوە و قسە بکەینەوە لە یەکتر تێبگەین لەبەرەوە ئەو گرفتێکی زۆر گەورەیە بۆی ڕۆمان نووسی ئێمە لە بەردەم کۆمەڵەتەگەری زۆر گەورەیە بەختیار عەلیە نووسێت تەنیا توانێت لە سلێمانی و لە هەولێر لە کەرکووک لەگەڵ کوردستانی ڕۆژهەڵات بخوێنرێتەوە ئەوی تری بەشێکی زۆری مەحرومە بێلی جا سێرەکەی نەقلی لاتینیەکەی تەرجەمەی لاتینەکەی سێرەکەی دوهۆک لەگەڵ بەشێک لە کوردستانی ڕۆژئاوای کە بە لاتینی ناخوێنەوە سێرەکە ئەوان ئەنجا دیسان بێ بەژەمێ ینی بە هەر دیوەکە ئیکەی سێرەکەی ئێمە گرفتێک لە بەردەمی ڕۆمانوسەکانمان لەبەر ڕۆمانوسەکانمان گلەی زۆرە لەسەر لێ بەڕاستی لەبەرەوەی هەم کۆمەلگاکە خۆی کۆمەلگایەکی مهەیە نییە ئامادەجیەکانی کەمە بۆی کە تەقەبولی ڕۆمان بکە و تا ئەوکوتیشم ڕۆمانوسەکان هێشتا لە سەرەتایان بەڕاستی ئێمە تازە خەریکە بناغەکانی ڕۆمانێکی مۆدێرندانی سێری دراوسەکانمان کە 100 ساڵ زیاتر ڕۆمان نووسن بە هەزاران ڕۆمانیان هەیە بە سەدان ڕۆمان نووسیان هەیە کۆمەڵی جیران ینی تورک لە پاڵمانە نۆبڵێکی هەیە لە ڕۆمان نۆبڵێکی بە ڕۆمان بەدەستێناوە میسرەکان نۆبڵێکیان هەیە بە ڕۆمان دەیان ڕۆمان نووسیانەیە کە لە ئاسیا جیهانیە زۆر خوێندراون و حسابیان بۆ کرێت بەڵام ئێمە لە چۆن ئێمە زۆر لە سەرەتایی تازە خەریکا وردەوردە بەرەمەکانی بەختیار عەلی بۆ زمان ئەوروپیەکان تەرجەماکرێن وردەوردە خەریکان لەوێ خەڵک بەو کەمە ڕۆمان و بەو کەمە ئەدەبی کە هەمان ئاشنابێ نەخێ بۆ دەوڵەت ئەو ناتوانین نەک ئەوە دەکتێ بۆ 100 کێبش ناتوانن دەوڵەت دروستکەن چونکە دروستکردنی دەوڵەت بندە بە باردۆخی مەوزوعیەوە بەڵێ باش من زیاتر ئەڵێم ینی ئەو بخاتە ئەولا چونکە باسی دەوڵەت بکە باسی دەوڵەکەم ناچار ئەبێ بە شێوەیەکی حەماسی باسی بکە وەکو چۆن کە کاتی خۆی کە باسی بیر لەسەر بەخۆیی ئەکرا باسی نەورۆز و کاوە و زوحاک ئەکرا بەو شێوە بێ بە شێوەیەکی حەماسی و تا حدێکیش دوور لە واقعەوە ڕۆمان ئەوەی کە بتوانێت بیکە لە دەوڵەت دروستکردنیش گرنگتر ئەوەیە کە وعی دروستکات هۆشمەندی هۆشیاریکی سیاسی و کۆمەڵایەتی و فکری دروستکە لە ناو خەڵکە ئەوە گەورەترین ئەرکی ئەو ئەگەر بیەوێ کە شتێ بکە شتێک کە کاریگەری و جێپەنجە هەبێت لەسەر کۆمەڵگە ئەوە بتوانێت لە جاتیە بۆ نمونە لە جاتی ئەو فکرە کۆنەی کە ئەمە دەوڵەت دروستەکەین مێژووی نەورۆز و کاوەز و حەق ئەوانە دووبارە ئەکەینەوە کە شتێکی یعنی زۆر تەمومژاویە و شتێک تەنها ئەچێتە بابی حەماسەتەوە لە جاتی ئەوە هۆشیارێکی سیاسی دروستکەین کە چۆن ئەو دەوڵەتەکە دروست بوو و پێش دەوڵەتی کە دروست بوو ئەو نظامە چۆنە بێ ئەو نظامە سیاست چۆنە بێ نظامە کۆمەڵایەتەکە چۆنە بێ ئەوەیە کە یعنی ئەرکیەکی گەورەی ڕۆمان کە ئەگەر بیەوێ کار لە واقعەکە هەرچەند ڕۆمان ئیشی ئەو تەنها ئەوە نییە کار لەسەر واقع بکە بەڵێ شتی تریش هەیە ینی شتێکە کاری ئەسڵان دووری شەکەوێتەوە لە واقع ئەچێتە بابی فانتازایەکی تاوەتیر دوور لە واقعیان شێوەیەکە کە دەرونی و هەستی ئەو مرۆڤە ینی ئەو نووسرە دەرئەبڕێ یان باسی کەسایەتێکی تاکەکات هەرچەندە یعنی ڕۆمانی کوردی کەم خوێنێتەوە بوو ئەو زۆرە من نەخوێنێت لە چاو بە زمانەکانی تر بەڵام ئەوەی کە من خوێنمەوە ئەوەی کە من یعنی بیستومە کە باس کراوە بڕوانەکەم بەو شێوەیە بێ ڕاست هۆشیارێک دروستەکەن بەڵام ئێمە کە باسی هۆشیاری دروستکردن کە ئەرک و ئەرکی ڕۆمانیان هەر نووسینێک کرد کە هۆشیاری دروستکە هۆشیارێکی تەندروست دروستکات هۆشیارێکی یعنی شێوا و دروست نەکات عقلێتێکی شێوا و دروست نەکە ڕۆمان ئەتوانێت عقلێتێکی شێوا و دروستکە بۆ نمونە باسی دیاردیە کە لە کۆمەڵگەی بەڵام بە شێوەیەکی زۆر مبالغە و دوور لە واقعەوە ئەوتوانی ئەوە بکە ئەوەی کردووە یعنی بەشی ئەوەی کردووە ئەوەی تریشانی کردو بەڵام بەو شێوە نیە وەکو وتم لەبەر ئەوەی کە سنووری یعنی سنووردارە نووسین و بڵاوکردنەوەی ڕۆمان سنووردارە لەبەر ئەوە زەحمەتە بتوانێتوانی بێتی ئەو کاریگەری هەبێ ئەو کاتەی کاریگەری هەبێ کە ڕۆمان زۆر بێ خوێنەریشی زۆر بێ ئەمە ئیسامە کەوتینەتە سەردەمێکەوە بەدەست خۆمان نییە یعنی وەکوتم خوێنەری ئەبێ زۆر بێ ئەبێ خوێنەری زۆری بەڵام ئەو هۆکارە تەکنۆلۆژیانی ئەمڕۆ ئەمە کارێکیان کردووە کە خەڵک بە شێوەیەکی گشتی دوورکەوێتەوە لە خوێنەوەی کتێب
ئەمە یەکەم خوێنەری هەبێ دوو هەمیشان ئەبێ مەرج نییە ینی مەرج نییە باسی واقع کاتوایە باسکردنی واقع بە شوەیەکی ڕاستەوخۆ توێ ئەو کتێبە دوورە خاتۆ لە ئەدەب تێکەڵێکی تۆ بە هەندێ خەیاڵەوە یان تێکەڵێکی بە هەندێ ڕموزەوە ئەوە ئەکرێ بەڵام بە شوەیەکی واقعی ئەمان گەڕێن تۆ بۆ بڵین بۆ سەردەمەکانی پێشتر یەکەم وەکوتم خوێنەری هەبێ دوو هەمیشان بۆ ئەوەی کاریگەری هەبێ بۆی ئەو دەورەی هەبێ ئەبێ دووشت ڕەچاوکە یەکەم یان فکرەکەی هەبێ فکرەکەی ینی باسی شتێ بکە باسی شتێ بکە لە ژیانە ئیتر ئاسی سیاسی بیان کۆمەڵایەتی بیان ئاین بیان شتێکی تر بێ کە وجودی هەبێ کە فعلەن ئیش ئەکا لەسەر کۆمەڵگە کاریگەری هەبێ دووەمیشان شێوازی دەربڕینەکە شێوازی تەرحەکە بە شوێ وەکوتمەگەر ڕاستەخۆ بێ کەمتر کاریگەری هەبێ ئەچێتە بابی مەوعیزە بەڵام ئەگەر شێوازی تەرحەکەی ئەدەبێکی بەرز بێ ئەدەبێکی بەهێز بێ ینی کار لە مرۆڤەکە لە ڕووی ئەدەبەوە ئەو کاتەش ئەگەر ئەو مرۆڤ خوێنەرە ئەگەر بایەخ بابەتەکەنە بە شوەیەکی ناڕاستەوخۆ بابەتێک خۆی کاری تیەکات زۆر جاری ئەڵێ مەسەن کەسێکە هیچی پێ نییە حیان باتڵی پێیان شتێکی قەزەیەکی ناڕەوای پێ بەڵام بە ئەدەبیەکی زۆر بەهێز ئەی خاتە بەردەم خەڵکو و قەنەعەت بۆ خەڵکەشەکە لە ڕێی فکرەکە خۆی نەبەڵام لە ڕێی ئسلوبە بەرزەکەی ئەدەبەکەی خۆی. من پێم وایە ڕۆمان کارێکی زۆر هونەری گەورەیە لەناو خودی زمان یەکێکە لە مەرجە هەرە سەرێکیەکانی بوونی نەتەوە ینی لە مەرجە زۆر گرنگەکانە یعنی ئەتوانی بڵێ ڕۆمان بەکارهێنانێکی هونەریانی زمانە ئەمە خۆی لە خۆیە کە زمان بە قەناعەتی من ئەکاتە نیشتیمانی معنەوی هەر ملەتێک کارکردنە لە ناو نیشتمانە معنەویەکەیە کە تۆ توانیت قوارەیەکی جوانی مایی سەرنج بە نیشتمانی زمان ببەخشی ئەمە خۆی لە خۆیە یارمەتی دەرە بۆ دروستبوونی قوارە سیاسەکەی تۆ ئەنی من پێم وایە کۆڵەکەی بوونی سیاسی نەتەوەیەک ئەوەنەی کەسایەتی ئەدەبی و سەقافی و فکرەکانە ئەوەنە کەسایەتیە سیاسی و پێشمەرگەکان نییە بەڕاستی لەبەرەوە ڕۆمانی کوردی ئەگەر بێت و شەقڵێکی کوردانە وەربگرێ با ناسنامەیەکی کوردیەوە بەشداری لە تێکڕای چالاکیە هۆنەرەکانی سەرتاسەری تیرەی بەشەر بکە پێم وایە دەورێکی یەکجار گرنگ ئەبینێ ئەمجا یەکێک لە کێشەی ئەوانەی لای ئێمە کە لە ناو سیاسەتە ئیشەکەن ئەوەیە کە هەرگیز ئەدەب ناخێننەوە ئەدەب بە شتێکی زۆر لاوێ کێزانن بۆیە هەمویان سیاسی فاشلن بەدەگمن سیاسیەکمان هەیە سەرکەوتوو بۆی بێ یەکێک لە سەبەبی فەشەلی ئەم سیاسیانەی ئێمە ئەوەیە هەرگیز ئەدەب ناخێنەوە ئەسڵەن ئەتراف بە ئەدەب و ئەدیبش ناکەن هەر بینی ئەدیبی ڕاستەقینە و ڕۆشنبیری ڕاستەقینە لەگەڵ سیاسیە زۆر ناکۆکن لە هەموو دنیا هەروە بووە ئەدیبی ڕاستەقینە شۆڕژگێڕی بەردەوامە هەمیشە هەوڵ بۆ شکاندنی قاڵبەکانەدا بە هیچ جۆرە قاڵبی پێ قبوڵ نییە هیچ قاڵبێکی دەست نەکەوێ ئەبێ هەوڵ بە تەجاوزی قاڵبی خۆی بکە سیاسی بەعکسەوە تا لە قۆناغی شۆڕژگەڕێتیایە زۆر شۆڕژگەڕە بەڵام کە گەیشتە قۆناغی دەسەڵات ئەبێ بە ڕەجعیترین خەڵک ئەبێ بە خەڵکێکی ڕەجعی تەنانەت لە ڕابردووی خۆشی پاشگەز ئەبێتەوە لە ڕابردووی خۆشی پاشگەز دەبێتەوە هەوڵ ئەدا بۆ دروستکردنی قاڵب هەرگیز هەوڵ نادا بۆ شکاندنی قاڵب ئەو قاڵبانە دروستەکە کە لە خزمەتی خودی خۆی و دەسەڵاتەکەی خۆیەتێ لێرە ئەو کێشەیە لە بینی سیاسی و لە بینی ئەدیبیا لە بینی ڕۆشنبیرە دەسەکەوە ڕۆشنبیر قاڵب شکێنە شۆڕژگەڕی بەردەوام و هەمیشەیە سیاسی قاڵب شکێننی هەوڵ بۆ دروستکردنی قاڵبەدا هەوڵ بۆ تەسبیتکردنی ئەرکانی دەسەڵاتەکەی خۆی ئەدا بەڵام ئەدیب یا ڕۆشنبیر بە پێچەوانەوە